زيتون مع خلاص خۆی خاکەکەی فەرقە خاک زۆر شەش ئێستا کە بڕۆ لە جێیەکی کە بەردیگەی بیتن لۆبیا جوان لێشی نابێ ئەرەکە تەماشای عەکە و ئەرجە هەمووی خۆ لە بەردیگە لەگەلەکەمە و جەوێت چەمەر جەوەکی زۆر باشە لۆ کوشت و کالیە لۆبیا ماشەڵڵا لێ لۆبیاکی نمونەیە بەس ڕاستی گرانیشی گەلە گرانە چونکە لۆبیایەت چەمەی بەناوبانگە شارەزایەکەی چییە حتا بڕێک دەگاتە وەختی کولیلکەدانی و پێوە هاتنەی دەرمانی دەوێت چێمیایی دەوێت ئاوی زۆر لەوێ ئەوەی دیکە هیچی باقی دیکە هیچی و عملەشی دەوێ وەڵا تۆزێک زەحمەتە لێکردنەوەی ئێمە ڕۆژانە لە تەقتەقەوە دەین باریەکەین لە فەلاح یەکڕینەوە لێرە ئێرە ئەلۆشتی لێ نییە لەسەر جادە فەلاح بۆمان دێنێ و بەتاڵیەکەین لە پیکەبی خۆمان باریەکەین ئەیبەن بۆ شارانی خوار و عێراق وەکو نەجەف و کەربەلا و بەغدا و بۆ کەرکووک و بۆ شاری کوردستانەکە بفرۆشن ئەیفرۆشین ئێستا لەم کاتەیە چولەی لە 1000 دینار بۆ 1000 ڕبعێکە سەر ڕۆژە سحر بەرز بوو لەوە لە دەوری 1500 بۆ 600 دینار بوو بەڵێ خەڵک تاالبی زۆرە ئێستا بۆ ناو مجەمیدە هەڵیەگرێ خواردنێکی خۆشەوە بۆ خوار و عێراق کوردستان زۆر تاالبینین ما رعبي كيفونيا